ئێستا ئەوەی کە لە ئارادایە کەرکووک لەبەردەستی هێزی پێشمەرگە بێت یاخود لەبەردەستی هێزی عێراقی بێت هەر لەژێر دەسەڵاتی مادەی 140 وەرە بێت و توێژی لەسەر بکرێت و هەرە بێت هێزی پێشمەرگە بگەڕێتەوە شوێنەکانی خۆی و ئیدارەیەکی هاوبەش بۆ شارەکە دابنرێت و کارێکی وا بکرێت کە مادەی 140 یەکلایی بکرێتەوە بۆی ئەو کێشانێک کە ئێستا هەیە جارێشکە دووبارە نەبنەوە لەبەرەوە ئەو هەلومەرجە تاو جیاوازە لەوەی پێشوو ینی خۆی لێرە ئەبێت مەسەلەیەکە زۆر لەبەرچاوی بکرین عراقیەکان لە هەموو هەنگاوەکانیانە هەوڵی ئەوەیاندا و توانی و ئەنە سەرکەوتوش بوون تێدا کە یاساکانی عێراق و دەستوری عێراق لە بەرچاوی ئەوان بێت و لیلا نەدەن حتا تەنانەت لەم کێشەیەش کە ئێستا لە ئارادای بۆ نمونە کاتێک کە ئەوان وستیانە هێز بنێرن بۆ کەرکووک ئەمان سەرکردایەتی هەرێمیان ئاگادار کردوەوە ئەوان هێز ئەنێرنەوە بۆ ئەو شوێنانی کە لە 2014 هێزەکانی لێبوون هێزی عێراق لە ساڵی 2014 پێش ئەوەی کە داعش پەیدا بێت لە هەندێک شوێنی دیاری کراو بوو کامپیان لەوێ هەبوو ئەڵێت ئێمە ئەیگەڕێنینەوە ئەوێ ئێمە بۆ شەڕ نەهاتوین و شوێنەکانی خۆمان کە سوپای عێراق لێ بوو ئەوە ئەگەڕێتەوە ئەوێ تکاتان لێ ئەەکەین ڕێی لێمەگرن چکە ئەمانە بۆ شەڕ نەهاتوون و بە دڵنیایەوە ئەمە زۆر گونجاوە لەگەڵ ئەو مادەی کە باس لەوە کات کە هێزە چەکدارەکان نابێت لە ململانێت چەکدارەکانە بەکاربهێنرێن بەڵام هێز کە ڕێی پێ نەدرێت بچێتە ئەو شوێنەی کە بەپێی یاسا و بەپێی دەستور دەرفەتی هەیە بچێتە ئەوێ ئەتوانێت هێز بەکاربێنێت زەبروزانگ بەکاربێت و بەهۆی ئەمەوە شەڕەکە ڕوویدا دومیان ئەوان وتیان بەپێی مادەی 111 دەستور ناوچە نەوتاویەکانی دەرەوەی هەرێمی کوردستان هەمووی ئەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتی فدرال بێت وتیان ئێمە هێز ئەنەرین بۆ ئەم شوێنانە و ئەم ناوچانە تا 2014 هەرخۆی لە ئەسڵا لەژێر دەسەڵاتی عێراق بوو عێراق نەوتەکەی دەرەکرد و ئەیفرۆشت و داهاتەکەی وەرەگرت لەبەرەوە وتیان ئێمە بۆ ئەوە نەهاتوین ئەم چاڵە ناوتانەتان لێ بسەنینەوە بمانەوە دیژایەتیتان بکەین بەڵام ئەم چاڵە ناوتانە بە پێی دوو مادەی دەستور ئەبێت لەژێر دەسەڵاتی حکوومەتی فدرال بێت کە ڕێگەیان لێ نەدرا لەبەر پێنەدرا بە دڵنیایەوە ئەو کاتە شەڕەکە قەومە ئەم چاڵە نەوتانی کە هێزەکانی عێراقیان ویست دەستی بەسەرا بگرن لەژێر دەسەڵاتی ئێمە نەبووە کوێچێتی نیشتمانی کوردستان لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان و کە پێی وابوو یەکەم نابێت ڕێ بدرێت بە هیچ شێوەیەک هێزەکانی عێراق بێنەوە ناو شار و بێنەوە ئەو شوێنانێک کە ئێستا هێزی پێشمەرگەی ئەو کاتێ هێزی پێشمەرگەی لێبوو و بەدڵنیایەوە ئەمە هەمومان ئەمازانی ئەمە شەڕی لێ ئەکەوێتەوە دووەمیشیان ئەوان نیانەویست ئەو ناوچە نەوتاویانە تەسلیم بە هێزەکانی عێراق بکەن لەبەر ئەوەی کە ئەمان زۆر قازانجیان لێ کرد و ئەو داهاتی کە ئەوان دەستیان نەکەوت بە دڵنیاوە ئێستا نەکار ئەوان هەمومان زەرەرمان بووین لەم مەسەلەیە